دۆزینەوەی گۆڕەدێرینەکانی سوودان شارستانیەتێکی ون بوو لە بیابانی سەحرادا. لە دۆزینەوەیەکی شوێنەواری گرنگدا شارەزایان توانیویانە نزیکەی 260 بۆ 280 گۆڕی دێرین لە لێواری ڕۆژهەڵاتی بیابانی سەحرا لە سوودان بدۆزنەوە. ئەم گۆڕانە کە بە وێنەکانی مانگی دەستکرد و گەڕانە شوێنەواریەکان ئاشکرا کراون، پێدەچێ مێژویان لە هەرمەکانی میسر کۆنتر بێ، ئاماژە بەبوونی شارستانیەتیەکی پێشینە لە ناوچەکەدا دەکەن. ئەم گۆڕانە لە ناوچەیەکی دوورە دەستی بیابانی ئەتبای لە نێوان ڕووباری نیل و دەریای سووردا دۆزراونەتەوە. دۆزینەوەکە لە ڕێگەی شیکردنەوەی وێنە سەتەلایتیەکانەوە دەستی پێکردووە کە تێیدا 260 گۆڕی بازنەیی کە پێشتر نەدۆزرابوونەوە ئاشکرا کراون. هەندێک لەم گۆڕانە قەبارەیان گەورەیە و درێژیان دەگاتە 260 پێ کە نزیکەی 79 مەتر. شارەزایان ئەم دۆزینەوەیە بە یەکێک لە گرنگترین دۆزینەوە شوێنەواریەکانی چەند ساڵی ڕابردوو دەزانن. ئەم گۆڕانە کە مێژویان دەگەڕێتەوە بۆ سەدەی 4ەم و 3ەمی پێشزاین، واتە پێش دروستبوونی هەرەمە گەورەکانی میسر. گۆڕە بازنەیەکان پڕ بوون لە ئێسک و پرووسکی مرۆڤ و ئاژەڵ کە زۆرجار بە شێوەیەکی ڕێکخراو لە دەوری کەسێکی سەرەکی لە ناوەڕاستدا دانراون. ئەمەش ئاماژەیە بۆ بوونی ڕێوڕەسمی تایبەت و بیر و باوەڕی ئاینی لەو شارستانیەتەدا. هەندێک لە دۆزینەوەکان ئاماژە بەوە دەکەن کە گۆڕەکان هی سەردەمی کەرما بن کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ نێوان 1609 بۆ 1775 پێشزاین. هێشتا تیمە زانستیەکان بەردەوامن لە توێژینەوە و شیکردنەوەی شوێنەوارەکان بۆ ئەوەی تەمەنی ڕاستەقینەی گۆڕەکان و نهێنیەکانی ئەو شارستانیەتە کۆنە دیاری بکرێ. ئەم دۆزینەوەیە دەکرێت زانیاری نوێ و گرنگ لە سەردەمی مێژووی مرۆڤایەتی و پەرەسەندنی شارستانیەتەکان لە ناوچەی باکووری ئەفریقا بخاتە ڕوو.